ئیشکی خۆر، تیشکی لەیزەر، تیشکی کامێراکانی پۆلیسی هاتوچۆ. ئەم تیشکانە کارمان لێ دەکەن. بەڵام ئەوەی لە هەمویان زیاتر کاریگەری نەرێنی هەیە ئەو تیشکە ئایۆنیانن کە لە بواری تەندروستی بۆ دەستنیشانکردن و چارەسەری نەخۆشیەکان بەکاردێن. مەترسیەکانیش بۆ ئەوە دەگەڕێنەوە کە ئەم تیشکانە کار لە پێکهاتەی خانەی لەش دەکەن و ئەگەری توشبوون بە نەخۆشی شێرپەنجە زیاد دەکەن. ئێمە لە نەخۆشخانەکە چەندەها دکتۆری پسپۆڕی زۆر باشمان هەیە کەوا زۆر دڵسۆزن لە کارەکانیانە. تیشک جاران هەر بڵین ئەشعەی ئەتیادی بوو کە پێوترێ ئێکسڕی. هەفتەیەک دوای منداڵبوون هەستم بۆ کرد کە سنگم بەشێکی بەرز بۆتەوە. لێرە لە نەخۆشخانەی شار لە شاری سلێمانی بەشێکی پێشکەوتووی تیشکی هەیە. دەمەوێت بزانم چەند جۆر تیشک لێرە هەیە و ئەو نەخۆشانی کە سەردانی ئێرە دەکەن چۆن بتوانن خۆیان بپارێزن لە مەترسیەکانی ئەم تیشکەی بەریانەکەوێ و هەروەها پزیشک و کارمەندانی ئێرە دەدوێنم دەربارەی ئەو پشکنینانەی کە لێرە ئەنجام بدەن. پێش ئەوەی بارودۆخی حاڵەتەکەیان دیاری بکرێت، بەشێک لە نەخۆشەکان لە کاتی سەردانکردنیان بۆ نەخۆشخانە یەکسەر داوای وەرگرتنی تیشک دەکەن. ئەمە لە کاتێکدایە ئەو تیشکەی بۆ دەستنیشانکردنی نەخۆشی بەکاردێت زیان و کاریگەری خراپی لەسەر جەستە هەیە و پێویستە هەموو کەسێک نەخۆش بێت یان نا زانیاری لەسەری هەبێت. بەڵێ چەند جارێ بە بۆنەی نەخۆشیەوە ئەشیام گرتووە، بەڵام بەڕای من لە کوردستانە زۆر پێشکەوتونیە لەبەرەوەی کە چەند جارێ ئەچی بۆ لای دوکتۆر ئەڵێ بڕۆ لە شوێنێکی تر ئەشیا بگریان، ئەچی بوو ئەو نێرم بۆ لای دوکتۆرێکی کەیان ئەنجامێکی باش نایە. من ئەشیام نەگرتووە تا ئێستا، بەڵام پێویستە لە کەناڵەکان لە سندیکاکان باز بکرێت بۆ ئەوەی کە بتوانین زانیاریکی ئۆتۆمان هەبێ لەسەریم. دەچی بۆ لای دکتۆرێک لەگەڵ ڕێزن بۆ هەمویان ئەگەر ئەشر پێ بێڵێنە ئەمە نا ئەمە باش نییە بچێتانێکی کەم بۆ بگرا. وشاری بڵاو نەکراوەتەوە بە تاکید کە وشاری بڵاو نەکرێتەوە ئێمە هەرەوەگەمان بیستووە ئەگەری توشبوونی شێرپەنجەی هەیە. لە کەناڵە ڕاگەاندنەکانە زۆر احتیمامێکی وای پێنەدراوە تاکو زانیاری دەربارەی بزانم. نەخۆشخانەی شار یان کە بە نەخۆشخانەی چوارسەقرەوێڵەی ناسراوە سەنتەرێکی گەورەی چارەسەرکردنی نەخۆشیەکانە لە شاری سلێمانی. وەک بەڕێوەرەکەی ئاماژەی پێدەکات خزمەتگوزاریەکی بەرچاو لێرە پێشکەش دەکرێت. خۆی لە ڕاستەکە بەشی تیشک لە نەخۆشخانەی شاری یەکێکە لە بەشە زۆر گرنگەکان. ئەو تیشکانی کە پێویستە ڕۆژانە ئەکرێ هەر لە تیشکی ئاساییەوە بۆ بەشەکانی لەش و MRI سیتیسکانی جۆرا جۆری بەشەکانی لەش. ئێمە لە نەخۆشخانەکە چەندەها دکتۆری پسپۆڕی زۆر باشمان هەیە کەوا زۆر دڵسۆزن لە کارەکانیانە بەڕاستی و هەروەها کارمەندی زۆر باش و دڵسۆز و کارمەندی زۆر وامان هەیە کەوا پرۆفشناڵن ئەتوانن کارەکانیان بە شێوەیەکی باش بەڕێوە بەرن. بۆ ئەوەی بزانین مەترسیەکانی تیشک چییە و چۆن دەتوانین کاریگەریەکانی کەم بکەینەوە، سەرەتا دەبێت بزانین چەند جۆر تیشک لە بواری تەندروستیدا بەکاردەهێنرێت. دکتۆر ڕێباز بەرپرسی بەشی تیشک لە نەخۆشخانەی شار وەڵام دەداتەوە. دکتۆر ژیان خۆی گرنگترین نەوعەکانی تیشک چییە کە بەکارێنرێت لە بواری تەندروستیە؟ خۆی تیشک جاران هەر بڵین ئەشعەی ئەتیادی بوو کە پێوترێ ئێکسڕی. باشە وردەوردە تەتەوری کرد، سۆنەریش دروست بوو، ئەڵتراساوندەوەوانە، دوای ئەوە سیتیسکان و MRI و اینجا تیشکیش شتیکەی لێ دروست کرا بەسەن بۆ مەمچی ئافرەت بڵین برست مەمۆگرام دروست کرا. دکتۆر ئەو سیتیسکان و MRI کە ئێستا لەم بەشەی ئێوە هەیە بە شێوەیەکی گشتی زەختێکی زۆری لەوانە لەسەر بێ نەخۆشێکی زۆرێکی زۆرمان لەسەرە ڕۆژانش ڕۆژ هەیەمە بە ئێوارە و بەیانی نزیکی 40 MRIەکەین 30 بۆ 35 سیتیسکانەکەین ڕۆژ ژمارەیەکی زۆرە بەڕاستی. ئەمە بێتە لەوانەیە بێ بە فشارێکیش لەسەر ئامێرەکانتان. بەڵێ
ئەمریکان تازن تا ئێستا مشکلێکمان نەبوو کەین بێ و سیان شتی باشەوەمانە تا ئێستا مشکلێکیمان نەبوو بەڵام هەڵمان ناوە زووش ئیشەکان بەڕێ بکەین زوو تەواوی بکەین زوو هێم کرێ و بە کواڵەتیشی باش. دکتۆر گرنگترین جیاوازی چیە لە بینی CT و MRI؟ MRI ئەشعیتیانە ئەمە پێوترێ ڕەنین بەڵێ ڕەنین MRI مەگنتێک ڕێزونەنت ئیمەجینگ یانی تۆ مەجای مغناطیسی بەکارێنی بۆ دروستکردنی وێنەکە بۆ ئەو وێنانەی CT سکان هەر عینی فکری ئەکسڕەیە ئەکسڕێ ئەیت و بەڵام بە مەقتعی دەریێخی چەند پارچەیە وەرەگرێت لێ کاتە لە ڕووی ئەو تیشکەی کە لەم ئامێرانەوە دەرەچێ کامیان زیاتر زیانی هەیە بۆ لەشی مرۆڤ؟ CT سکان زۆرترین ئەتوانم بڵم ئەکسڕەیە شعاعات لەشی مرۆڤ ینی مەسەن CT سکانێکی مێش کە ئەکرێ وەکو تقریبا بەرامبەر ئەوەیە 200 ئەشعاعاتی کاگری بۆ هەمان شوێن ئەی ڕەنین MRI ڕەنین هیچ زەرێکی هیچ زەرێکی نانەخێت. هەر مرۆڤێک بە بەردەوام لە ژیانی ڕۆژانەیدا بەبێ ویستی خۆی لەشی بەر تیشکە دەردراوەکان دەکەوێت کە لە سەرچاوە سروشتیەکان و چینی دەرەوەی گۆی زەوی دەردەچن کە هەمان ئەو کاریگەریە خراپانیان هەیە کە لە وەرگرتنی تیشکە پزیشکیەکان بە مەبەستی دەستنیشانکردن و چارەسەری نەخۆشیەکان بەر لەشی مرۆڤ دەکەون. بڕی ئەو تیشکەش کە بەبێ ویستی خۆمان بەر لەشمان دەکەوێت لە شوێنێکەوە بۆ شوێنێکی دی جیاوازیان هەیە. دکتۆر ئەشعە بۆ خراپە؟ خراپی ئەشعە خۆی خراپە بەڵام تۆ بێت دایمەن چاکەکانی و خراپەکانی حساب بکەیت. تۆ مەسەلەن پێویستە ئەشعە بگری بۆی بزانانی ئەو نەخۆشیەتی بۆ چاکردنی بەڵام خراپیەکانی کاتێ دەست پێکە کە کەمیەتی ئەو ئەشعەی کە مرۆڤ وەریەگرێ زۆر بێ بۆ نمونە مەسەن ئەشعەیەکی ئەتیادی ئەگەر مەسەلەن 100 جار وەریگری لە ساڵێکە ئەمە ڕێخۆشەکە بۆ ئەو کەسە ئەو شوێنی کە لیرە و نەکەمون لەشی لایەبڵتر بێ یا زیاتر ئامادە بێ بۆ ئەوەی کە تووشی سەرەتان بێ تووشی هەنگە نەخۆشی بێ. دکتۆر ئەو کەسانی کە هەنێک جار لە کاتی ئەنجامدانی CT سکان یان MRI ترسێکیان هەیە لە شوێنە داخراوەکانە زۆر جار لێمان نەپرسنەڵە ئێمە چەند پێویستمان پێێتی پێویستی تەواندای من تۆ دیسانەوە ئەدڤانتج و دیسەدڤانتج حسابەکەی فۆبیاکە هەیە لە هەموو عالەمە هەیە لە هەموو کەس شوێنی داخراوە وڵاتی هەموو یابین لەو شوێنەکەینە لە هەنگێ وڵات ئێستا ئێمە شەمانە لە هەنگێ خەسخانەیە کراوەیە کراوەکە کواڵیتی ڕسمەکەی کەمترە و هەنگێک بەکارێنانی تایبەتی هەیە داخراوەکە باشترە داخراوەکە ڕسمی ڕوونتر و جوانتر و ئەوانەیە. زۆر باش. دکتۆر ئێمە چی بکەین بۆی کاریگەریە خراپەکانی تیشک کەم بکەینەوەتە چی لەسەر هاوڵاتی پێویستە چی لەسەر پزیشکان پێویستە بۆی بتوانین ئەمە ترسیانە کەم بکەینەوە؟ لەسەر پزیشک تەمان ئەو شوێنێکە ئیشی تیاکرێ و زۆربەی خەسخانەکان شکر باش نیسە دایمەنە بێ ئەو دیوارانە ڕووخۆش بێ بە مادەی بڵین قڕپشم بۆ ئەوەی تەسیری ئەو ئەشعەیە بۆ ئەو کەسانی کە کارەکەن بە دایمی بۆ ڕۆژانە مەسەلەن نەخۆشێکێت یەکە شعاگێ بەزە کارمەندی کە لەگەڵایەتی 100 جار لەوانەیە ئەو شعەیە لێبە ڕاستە ئەمە بەشێکی زۆری لەوانەیە لە هەزارایەکی بەرکەوێت بەهۆی ئەو قڕپشمەوە کە بەربەستە بێ هەم پەنجەرە هەم دیوارەکە هەنگێک شێڵدی خاصەیە کە لەبەرەکرێ ئەوانە ئەبێ بەڕێکوپێکی هەبێت لە هەموو شوێنانەکەین بێت لەبەرکرێ هەنگێک جار پێویستە کاتۆ لە لای نەخۆشەکەەوە بۆستی یارمەتی بێ بۆی کە چیەکە و چی ناکەشتانە ئەبێ ئەو لە بەرابێت هاوڵاتیەکە گەر بێ بە چەند CT بەرەکەوێت لەمان کەمتر لەمان CT دە 2 هەفتە کەمتر ئەگەر بەراوردکەین بە وڵاتە ئەوروپا ئێمە دایمەن هینیشمان هەیە مەسەلەن ئەرجنتمان هەیە مەسەن هەمانە کە زۆر ضرورەکە لە عینی ڕۆژاکرێ هەمانە کە کەمتر لە هەفتەیە کاکرێ هەشە مەسەلەن کابراایەکە متابە ئاکاینەکە ئەتوانی مەسەلەن لە 2 هەفتەیە بۆی ڕێلەوانی کە نەگرێت. شنۆ پێش چەند ڕۆژێک باری تەندروستی تێک دەچێت پاشان بە ڕێگەی MRI دەستنیشانی نەخۆشیەکەی دەکرێت کە جەڵتەی مێشکە. ئێستا هاتوۆتە ئێرە تاوەکو تیشکێکی CT بۆ بکرێ بۆ هەڵسەنگاندنەوەی حاڵەتەکەی پاش وەرگرتنی چارەسەر.
خوشکم پێش 15 ڕۆژ پێش ئێستا لە ماڵەوە حاڵەتێکی بۆ زریکان تبرمانە خەستەخانە ئێماڕیان بۆ گەوتیانەمە جەڵدەی دەماغ ئەمە سێمین ئەشیا دوو ئێمئاڕای بۆ کراوە ئەمڕۆ سیتی بۆکەن پێش ئەشعەکە بەرمانەژووری کانولیان بۆ داناو هەنێ دەرمان و شتی خۆیان هەبوویان کرد و تبرمانەژووری ئەشعی سیتەکەی ئەشعەکەیان بۆ پێست. سەرەتا ئەمە جیهازی سیتی سکانی پێڵێن لە دەرەوە لە زمانی خەڵکا پێڵێن تەنووری بەکاردێ بۆ ئەو نەخۆشیانەی کە زیاتر شێرپەنجە ئەو نەخۆشیانەی کە سام منواتە ترسناکن لە ناو خەڵکە ئەم جیهازە ئەتوانێت بە وردی زۆر بە وردی هەموو ئەو ئەندامانی نەخۆش ببینێ لە یەک کاتە. فحسەکان دوو جۆرمان هەیە، فحسێکمان هەیە هەر ئاسایی بەبێ دەرمان دەکرێت، فحسێک تریشمان هەیە بە دەرمانەوە دەکرێت واتە بۆریەکانی خوێن دەبینێ. دکتۆر کۆسار باسی چەند لایەنێکی گرنگ و مەترسی و کێشەکانی تیشکی سیتی بۆ ئێمە دەکات. دکتۆریان لە زانستی پزیشکیە سیتی چی تازای پێشکەش کرد؟ بڵێ سیتیسکان خۆی کورتراوەیە. سیتیسکان یعنی چی؟ یعنی تیشکگرتنی مەقتەعی یعنی پارچە پارچەیی ئەوەی کە توانیوێتی پێشکەشی بکە زۆرە. بۆ لەبەرەوەی ئەتوانێت هەموو ناو لەشی ئینسان ببینێ، ئەتوانێت هەموو شانەکان و خانەکانی لەشی ئینسان جیا بکاتوانێت بەبێ پێکاتیان. بۆ نمونە ئەتوانێت ئەسقانە بە درێژایی هەموو ئەسقانەکە پیشان بە، ناوە ڕۆکی ئەسقانەکە پیشان بە، ئەتوانێت سیەکانە پیشان بە، ئەتوانێت ناوسکە پیشان بە، ئەتوانێت کۆبوونەوەی ئاو یا خوێن یان هەوا لە جێەکانی لەشی ئینسانە پیشان بە. کەواتە ئیشێکی زۆر پێشکەوتن و زۆر بێگومان بێگومان ینی تۆ بەبێ ئەوەی کە سکی نەخۆشەکە بکەیتەوە یا سری بکەیتەوەیە ئەتوانی بزانانی چیە لە ئەگوزەرە لە ناوە چی هەیە لە ناو سکیە لە ناو سەریە ناو سنگە. لە هەمان کاتە تیشکێکی زۆریشمان پێشکەشەکە لە کاتی بەکارهێنانی. بێگومان ئەمەیان دەربارەی ئەو مەترسیانە ئەڵێیت. ڕاستەوێت ینی مەترسیەکانی تیشک ئێمە وەکو دکتۆری تیشک و سۆنەر زۆر 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 لی ئەترسین و زۆر زۆر تەرکیزە ینی فۆکەسەکەینە سەری و هەوڵ ئەین زانست بین بە پزیشکەکانی تریش هەتاوەکوونێ کە ئەگەر فەحسێک پێویست نەبێت نێنێرن بۆ لەبەرەوەی زەرمانە. ئەم کاریگەریەی بە هەموو جۆرەکانی سیتی وایەیان لە ئەگەر مەسەلەن سیتی لە بۆ سەر بگیرێیان لە بۆ سنگ بگیریان لە بۆ سک بگیرێ ڕێژەکەی کەمترەیان زۆرترە بێ. سیتیسکان تیشکێکی زۆر زۆر پێشکەوتووە بەکارەهێنرێت. بەڵام لە ڕێژەی ئێمە لە تیشکە کە بەر کەسێک ئەکەوێت یا لەشی ئینسانەکەوێت لە جەیەک بۆ جەیەک جیاوازە ئەو ئەمەش مۆزوعێکی زۆر زۆر زنگ و زۆر زۆر جێی بایەخە لە هەموو عالەمە. یعنی بۆ نمونە ئێمە ئەم بەحسە هەیە لە 5/4 2016 بڵاوکراوەتەوەنێ لە کەنەدا کراوە هەتا ئێستاش ئەوان خەمیانە هاتوون ئەوان توێژینەوەیان کردووە لەسەر ئەو ژینگەیە کە خۆیان دیاژین لەسەر خستەخانەکانیان لەسەر شتەکان. ئەڵێ چی؟ یعنی بۆ نمونە پێت بڵێم بۆ نمونە ئەڵێ ئەگەر سیتیەک بۆ سکی نەخۆشە بکەی بەبێ کۆنتراست بەبێ دەرزی بنەوەکردنەکە بەبێ دەرمانە بەڵێ بەقەدەر ئەوە تشکی بەرەکەوێت کە ئەگەر ئەم زەلامە 3 ساڵ بژی چونکە تۆ ئێمە جۆرەکانی تیشک جیاوازن ئێمە باگراوند ڕادیێشنمانێ باگراوند یعنی چی؟ یعنی ڕێژەی ئەو تیشکەی کە بەرمانەکەوێت لە چواردەوەر لە چواردەوریش جۆری هەیە ئەوەی کە لە بۆشایی ئاسمانەوە بۆمانێت باشە لە ئەستێرەکانی تر و لە تیشک لە خۆر و ئەوانەوە ئەوەی ئەو مادانەی کە ئەو مادانەی کە تیشک دەرن لە ناو کرۆکی زەویە هەن وەکو ڕادۆن و وەکو یۆرانیۆم مەسەلەن هەنێجێ هەیە ئەڵەن یۆرانیۆمی دیایە هەنێک کەس دڵی پێخۆشە بە زوانیە ئەوە بیانویانە ینی ڕێژەیەک تیشکی بەردەوامیان دەرەکەوێت. ئەگەر بەراوردێک بکەین لە نێوان ئەو تیشکەی کە لە کاتی وێنەگرتنی تیشکی پزیشکی و ئەو تیشکەش کە لە ژیانی ڕۆژانەماندا بەرمان دەکەوێت ئەوە دەتوانین لەو چەند نمونەی خوارەوە ڕوونی بکەینەوە. بە شێوەیەکی گشتی وەرگرتنی یەک وێنەی تیشکی سنگ بەقەد وەرگرتنی ئەو تیشکەیە کە بۆ ماوەی 10 ڕۆژ لە ژیانی ئاسایی بژیت. یەک وێنەی تیشکی ئاسایی بڕبڕی پشت بەقەد وەرگرتنی ئەو تیشکەیە کە بۆ ماوەی 6 مانگ لە دەرەوە بژیت. یەک وێنەی سیتیسکانی بڕبڕی پشت بەقەد وەرگرتنی تیشکە بۆ ماوەی 2 ساڵی ژیانێکی ئاسایی.
لە کۆتاییشدا تیشکی پێتسکان کە بۆ دەستنیشانکردن و بە دوواداچوونی نەخۆشی شێرپەنجە بەکاردێت بەقەت 8 ساڵی ئەو تیشکەیە کە لە ژیانی ئاسایی بەر لەش دەکەوێت. حەزم کرد ئاماژە بە یەک شت بم کە خەڵک بیزانێت گرنگە، ینی مەسەلەن هەر کەسێک کە سەری بێشێ ئاڵا دکتۆر سەرمێشە دەڕۆسی دیسکانێ بکە، ئەمە نییە، ئەمە نییە. هەندێک جار ئەنجام و راپۆرتی پشکنینەکە کاتی زیاتری دەوێت و لەوانەیە هەمان ڕۆژ نەدرێتەوە نەخۆشەکە کە ئەمەش زۆر جار دەبێتە مایەی ڕاڕایی و بێزاربوونی نەخۆش. ئەم فەحسا فەحسێکی زۆر ئاوازە و سیرکردنی ئەگەر بەدیقەت سەیریکەیت و ئەگەر بتەوێت هەموو شتەکان و هەموو کۆ ئەندامی هەناسەدان، کۆ ئەندامی بێسک، کۆ ئەندامی هەرس و جگەر ئەمانە گورچی لەو کۆندامی میسموزە ڕۆ سیرکەی لەوانەیە سێ چارەک بە سەعاتێکی بوێ ئەگەر بێت و نەخۆشەکە هیچ شتێکی زۆر ئاڵۆزی نەبێ و گرتنی تیشکیش بەستە نییە ئەوە نییە ئۆپەرەیتەرەکە یا با بڵێن تەکنیشەنەکە فاسەکەی بۆ بکەوتەوە. ئێرە بەشی دیجیتال ئێکزڕەیە کە خەڵک پێڵێ ئەشیای ئەتیادی لێرە بۆ بەشەکانی جسم ئەگیرێ بەشی سەرەوەت بێت ناو سک بێت ئەو بەشانەی کە ئیتر ئەتیادی ئەگیرێن کە خەڵکێک پێویستی پێیەتی یا لە تەواریەوە لە شتێک کە ڕاستەوخۆ ئەوانیان بۆ ئەگیرێت. ئەم بەشەی ئێمە ئەشیای تۆزێک کەمترێکە لە چاو سیتی بەس زەرەری خۆی هەر هەیە. پشکنینەکەی سوندوس پێویستە لەلایەن پزیشکی تایبەتی تیشکەوە ببیندرێت. بەڵام من یەکێکم لە نەخۆشانە کە تووشی نەخۆشی سنگ بووم هەفتەیەک دوای منداڵبوون هەستم بۆ کرد کە سنگم بەشێکی بەرز بۆتەوە. دوایەوە سەردانی پزیشکم کرد، سەرەتا بە منیانوت کە کیسی ئاوە لە سنگدا و هیچ مەترسیەکی نیە، زیاد و کەم دەکات. بەڵام هەر خۆم گومانەمە بوو، دووبارە سەردانی پزیشکم کردەوە، چوومە لای پزیشک کە پێیوتم جۆرێکە لە گرێگری ڕیشاڵی کە هیچ چارەسەرێکی نییە جگە لە عەمەلیات نەبێت. هەر بەوەش قەنەعاتم نەبوو، چەند جارێکی تر پشکنینم ئەنجامدا و سۆنارەکەم بەڕێ کرد بۆ دەرەوەی وڵات کە لەوێ پێیان وتم سەرەتایە کە بۆ دروستبوونی شێرپەنجەی مەمەک. دیسانەوە هاتم بۆ خەستەخانەی شار کە سنتەری مەمکی لێ بەشێکە تایبەتە بە سنگ، تایبەتە بە مەمەک. چەند پشکنینێکی ترم ئەنجامدا، شکر بەخوا گرێەکەی من پاک بوو. ئێرە بەشی مەمۆگرافە یعنی ئەشیعەی سنگی ئافرەت. ئەشیعەی سنگی ئافرەت چوار دانی بۆ ئەگرێ، هەردوو لاکەی لایی دوودانە و جورعەی ئەشعەکەی ئەم کەمە، ئەتوانین بڵێن زۆر لە سیتی کەمترە و زایدەن لەگەڵ ئێکزڕی احتیادیە. جورعەیەکی کەمی ئەوێت چکە هەر نەرمە، گۆشتایی هیچ بۆنیتیانە. مەفروضە بۆ نەخۆشانە بکرێت کە دکتۆر بووی دیاریەکات، دکتۆری ئیخسایە کە بۆشی دیاریکرایە بۆ ئێرە ئێمە ڕۆژە پێشوەخت موعیدیان ئەینێ ئەبێت تەحزیر بکات. مەفروضە نەخۆشەکە کە هێت بۆ ئێرە تەحزیری کردبێت، تەحزیرەکانیش چەند ڕێنماییە کە پێیانەڵێن خۆی بشوات و بۆن و معەتەر بە هیچ شێ بەکار نێنێت، چونکە ئەبێت بە شتوو لەسەر وەکو کاسفیکشنی نوکتە لەسەر ئەشعەکە دەرەچێت. ئەنجا دێمە دوای ئێوە ئەشعەکەی بۆ ئەگرین و فلیمەکانی ئەینە دەست لێرە تەقریری بۆ نووسێ دکتۆر، دوایەوەی بەتەوە بۆ لای دکتۆری نەشتەرگەریەکەی کە بۆی نووسیوە.
زۆر کەس هەیە بە احتیمال هەیە بە سۆنەرێک ئیشەکەی بڕوا بەڕێوە نەخۆشەکەی دەرکەوێ بەڵام شەر نییە بێ سیتیسکان بکە هیوادارم بە ئەنی کە زۆر زەڕور بن ئەو کات بێنە بەر تیشکی سیتیسکان چونکە جورعێکی زۆریان بەرەکەوێ جیاوازی شێعەی سیتیسکان لەگەڵ ئێماڕای ئەوەیە سیتی هیچ کێشەیەک ئیشکالێکی نییە لەگەڵ ئاسنە چونکە ئەمە بە تیشکە بەڵام ئێماڕای بە موگناتیسیە ئەو هیچ نابێ مادێکی ئاسن و پلاتین لە گیانی مرۆڤەکە هەبێ کەسە نەخۆشەکە هەبێ. ئایا ئافرەتانی دووگیان دەتوانن وێنەی تیشک وەربگرن؟ پزیشکەکان لەسەر ئەمە ڕای جیاوازیان هەیە ئەگەر نەخۆشیەکە حاڵەتی کتوپڕ نەبوو مەترسی لەسەر گیانی دایکەکە دروست نەکردبوو ئەوە دەتوانێت چاوەڕێ بکات بەڵام بە شێوەیەکی گشتی لە حاڵەتی زۆر پێویست دەتوانێت تیشک بگرێت بەڵام نابێت چەندین جار تیشک بگرێت و زۆر دووبارەی بکاتەوە ئەو بەشەی لەش کە پێویستی بە تیشکە چەند لە منداڵدانی ئافرەتەکە دوورتر بێت ئەوەندە مەترسی لەسەر کۆرپەلا کەمتر دەبێت. ڕەنگە چوونە ناو ئامێرێکی وەکو سیتیسکان خۆش نەبێت و سەرڕای خەمی ئەنجامەکە تووشی هەناسەتەنگیمان بکات. بەڵام سوپاس بۆ تەکنەلۆجیە کە بەهۆی چەند ئامێرێکی ئاوها دەستنیشانی نەخۆشی ئاڵۆز و ترسناک دەکرێت. ئەوەی لێرەدا گرنگە بیڵێین ئەوەیە کە پێویستە ئێمە خۆمان بەردەوام بین لە وەرگرتنی زانیاری لەسەر هەر جۆرە پشکنین و چارەسەرێک پێش ئەنجامدانی چونکە باشترین پزیشکی مرۆڤ کەسەکە خۆیەتی.